ڕێکەوتنە ئاتۆمیەکەی ئێران و وڵاتانی خۆراوە کە مانگی تەمموزی ساڵی 2015 ئیمزاکرا بابەتی گەرمی بانگەشەی هەڵبژاردنە سەرۆکاتیەکەی ئێرانە کە بڕیاروایە 19 ئەم مانگە بەڕێوە بچێت. لە دووەم دیبێتی کەمپینی هەڵبژاردنە سەرۆکاتیەکەی ئێراندا حەسەن ڕۆحانی و 5 کاندیدەکەی تری هەڵبژاردنە سەرۆکاتیەکە ڕاوبۆچنی خۆیان لەبارەی ئەو ڕێکەوتنەوە خستەڕوو. ڕێکەوتنە ئاتۆمیەکە لە کاتی خۆیدا بەیەکێک لە دەستکەوتەکانی سەردەمی حەسەن ڕۆحانی سەرۆکی ئەو کاتی ئێران وەسف دەکرا کە دوای چەندین ساڵ لە دانوستانی نێوان تاران و خۆراوادا سەرنجام لە تەمموزی 2015دا ئیمزاکرا. لەو دیبەیتەدا حەسەن ڕۆحانی بەرگری لە ڕێکەوتنە ئاتۆمیەکە کرد و چەند لایەنێکی وڵاتەکەشی تۆمەتبار کردبەوەی کە هەوڵی شکستپێنانی ڕێکەوتنە ئاتۆمیەکە دەدەن و ڕێخنەی توندیشی ئاڕاستەی محەممەد باقر قالیبافی ڕکابەریشی کرد کە لە ئامانکاتدا سەرۆکی شارەوانی تارانە کە بەپارەی شارەوانی کەمپینێکی پرۆپاگەندەی دژ بە ڕێکەوتنە ئاتۆمیەکە ڕێخستووە. هەر لەو دیبەیتەدا ئیسحاق جیهانگیری یەکێک لە کاندیدەکانی سەرۆکاتی ئێران هۆشداریدایە دەنگدەران بەوەی کە ئێران دووچاری گۆشەگیری نەکەن لە ڕێی هەڵبژاردننی کاندیدی محافیزکارەکانەوە. ئیبراهیم ڕئیسیش کە پێشتر داواکاری گشتی بووە ڕەخنەی لەو بەڵێنانەگرت کە بە هاوڵاتیانی ئێران دراوە دوای جێبەجێکردنی ڕێکەوتنە ئاتۆمیەکە و وتیشی ئەو بڵێنانە نەهاتوتە دی. لای خۆشیەوە محەممەد باقر قالیباف ڕایگەیاند ڕێکەوتنەکە تەنها لە بەرژەوەندی خۆراوادا بووە و سزاکانی سەر ئێران لە دوای جێبەجێکردنی ڕێکەوتنەکەەوە لا نەچوە و وتیشی خۆراوا ڕێکەوتنەکەی کردوتە دەرفەتەیەک بۆ زیادکردنی هەناردەی بەرهەمەکانی خۆی بۆ ئێران. چاودێرانی سیاسی پیان وایە کە ئەو سیاسەتانەی کە تاران لە دوای هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەم ساڵەوە پەیڕەوی دەکات چارەنووسی ڕێکەوتنە ئاتۆمیەکە یەکلا دەکاتەوە.